بەڵێ دیارە ئێرە شەقامی شۆڕشە لە شاری هەولێر بە دیاریکراوی نزیک نەخۆشخانەی لەدایکبوونی مناڵان دیارە لەم شەقامە یوتێرنێکە یاخود سوڕانەوەکەیە کە دەتەوێت لە سایدی ئەمبەر بێتەوە بۆ سایدەکەی تر بەڵام وەکو دەبینن لە وێنەکان دیارە بەشێک لەو وێنە و پۆستەرانی کاندیدەکان لە سەر شەقامەکە دانراوە بۆتە هۆی ئەوەی کەوا ناوچەی کوێر بۆ شۆفێران دروست بن کە بە ئاستەم بتوانن لە یوتێرنەکە بسوڕێنەوە. وەک شۆفێران داوا دەکەن لەلایەنی پەیوەندیدار کە بێنە سەر خەت بتوانن بە زووترین کات ئەم وێنە و پۆستەرانە لا بدەن بۆ ئەوەی تووشی ڕووداوی نەخوازرا و ڕووداوی هاتوچۆ نەبنەوە.